پیرۆزبایت لێ دەکەین کە وەک پارێزگار هەڵبژێردراویت. من ئەمەوێ سەرەتا سوێندەکەم بە کوردی بخۆم دواتر بە ئینگلیزی. من سەرباز بەرزنجی ئەندامی ئەنجومەن کە وەک پارێزگاری لەندەن لامبێت هەڵبژێردراوم. لێرەوە ڕای دەگەێنم کە ئەو بەرپرسیارەتە قبوڵ دەکەم و دەیگرمە ئەستۆ و بەڕێک و پێکی و دڵسۆزانە بە پێی باشترینی توانە ئەرکەکانی جێبەجێ دەکەم و سەرجەم ئەو بڕیار و ڕاستپاردانەی دایاندەم بۆ بەرژەوەندی گەل و هاوڵاتیان بن. I will now repeat in English. I, Sarbaz Barzanji, having been elected to the office of Mayor of London Borough of Lambeth, declare that I take the office upon myself and will duly and faithfully fulfill the duties of it according to the best of my judgment and ability. نام سەرباز بەرزنجە. ساڵانێکی زۆرە لە بەریتانیا نیشتەجین. زۆربەی قۆناغەکانی خوێندم لە بەریتانیا تاوا کردووە. خوێندنی ئامادەیم لە بەریتانیا خوێندووە لە لەندەن و هەروەها خوێندنی بەکەلۆریۆسم لە هەندەسەی مەدەنی لە بەریتانیا خوێندووە و ماستەریشم هەر لە بەریتانیا خوێندووە و قۆناغی دکتۆراش زۆربەی توێژینەوەکانم تەواو بووە. لە قۆناغی نووسیندام توێژینەوەکەم لەسەر بابەتێکە پێی دەڵێن نانۆفایبە. ئەو نانۆفایبە زیاتر ئەوەی کە دەیانەوێت بەکاربێن لە نیوکلێر پاوەر ستیشندا لە کوورەی ئەتۆمی وەشتانەدا زیاتر بەکاردێ. ئەوانە موادێکی تاڕادەیەک تازەیە و لە ڕووی کاری سیاسیشەوە مەساڵانێکی زۆرە لە بەریتانیا لە سیاستدا نزیکەی هەڵەنە 15 بۆ 16 ساڵ دەبێت بە ئەم ساڵەوە لە کاری سیاستدا بەشداربووین لە ناو حیزبی کرێکاراندا. ئەمە پێمان وا بووە ئەو ڤالیو و پرەنسیبانەی کە لی بە پاوەتی لە سەریان دامەزراوە. ئێمەش ئەو پرەنسیبانەمان هەیە کە یارمەتیدانی خەڵکو و بەرزکردنەوەی ئاستی بژێوی خەڵکو و یارمەتیدانی چینی کرێکار و هەژاران و یارمەتیدانی کۆمەلگا بەگشتی. بۆیە ئەمە ئەو پرەنسیبانەی کە لە ناو حیزبی لێبەی لەسەر دروست بۆ بنیادنەوە ئێمەش تاڕادەیەکی زۆر باوەڕمان بۆ پرەنسیبانە هەیە. بۆیە خۆمان لە ناو پارتی لێبەدا دۆزیوەتەوە. زیاتر لە کوردستان لێبە بە حیزبی تۆنی بلەری ناسراوە. زۆر جار هەیە کە دەڵێ لێبە خەڵکێک هەیە بە تایبەتی کە لە کوردستان پێیان دەڵێ نازانن کام حیزبی دەڵێ. بەس لەبەرەوەی ئەو کاتی تۆنی بلەر کە سەرۆکی حیزب بووە سەرۆک وەزیرانی بەریتانیاش بووە بەشدار بووە لە ئەو ڕوخاندنی ڕژێمی سەدام حوسێن و ئازادکردنی عێراق. بۆیە خەڵکی عێراق بە تایبەتی تۆنی بلەر باشتر دەناسن. دوای ئەوەی کە ئێمە ساڵانێکی زۆر لە ناو حیزبدا چەندان پلەی حیزبیمان وەرگرتووە و ساڵانێکی زۆر لە حیزبی لێبەدا کاری ڕێکخراوەیمان کردووە. چەندان پلە حیزبیمان بڕیوە و بۆ چەندان پلە خۆمان کاندید کردو و هەڵبژێردراوین. دواتر لەلایەن هاوڕێکانمانەوە تەکلیفمان لێکرا کە خۆمان بەبژێر بکەین بۆ کارێکی جیاوازی حکمی لە حکومەتە لۆکاڵیەکاندا. ئێمەش بەسپاسەوە ئەو ئەرکەمان قبوڵ کرد کە خۆمان بەبژێرکەم و ئێمەش سپاس بۆخوا هەموو قۆناغانەمان بەسەرکوتویی بڕیوە و توانیمانە ببینە کاندیدی حیزب و هەروەها توانیمانە متمانەی دەنگدەرانی خۆشمان بەدەست بێنین و دواتریش لە ناو ئەنجومەنەکەدا بە دەنگدانی ڕاستەخۆی ئەندامانی ئەنجومەن ئێمە توانیمانە پلەی پارێزگار بەدەست بێنین و سوپاس بۆخوای گەورە توانیمانە تاڕادەیەکی زۆر باش ئەرکە بە ئەمانەتەوە جێبەجێبێنین.
هەرچی لە تواناماندا بە کردومانە بەڕاستی من زۆر جار بۆ هاوڕێ دۆستانەی خۆمان دەڵێم ئەوانەی کە لە حیزبدان کادیرن یان خەڵکی ترکە دەیان بینم پێیان دەڵم ئەرکی من لە ئێوە قورسترە لەبەرەوەی من نوێنەراتی چەندان چینی جیاواز دەکەم من ڕاستە ئەندامی حیزبی لێ بم و لەسەر ئەوان کاندید و لەسەر ئەوان حسابم بەڵام لە هەمان کاتدا من شناسی جیاوازتریشم هەیە یەکێک لە شناسەکانە من کوردم بە شانازیەوە و نەشم شاردۆتەوە لە زۆربەی ئەو بۆنانێکە من بەشدار دەبم بە شانازیەوە پێیان دەڵم کە باگراوندی من کووردە و خەڵکیش دەستخۆشی هەیە بۆ ئەوە و لە هەمان کات دەمەسیجێکی گەورەشە کە دەیگەێنین و هەروە بە شانازیەوە من مسلمانم و لە زۆربەی ئەو مەراسیمانەی من تێیدا بەشدارم خەڵکەکەی زۆربەی دەزانێت کە من مسلمانم و دەستخۆشیشیان هەیە بۆی و بە چای ڕێزیشەوە سێری دەکەن و زۆر بە ئەرێنی سەیریەوەی دەکەن کە کەسێکی مسلمانە و پلەی وەرگرتووە و لە هەمان کاتدا من پەنابەریش بووم بۆیە ئەوەش پێم وابێ کاریگەری لەسەرەوەی دەبێت کە چۆن نموزەج و نمونەی پەنابەری و پیشان نەدرێ بە خەڵکی بەریتانیا کە هەمویان بارگرانین بۆ سەرێرە بۆیە ئێمە وامان کردو هەموو ئەو خەسڵەتان و باگراوند و هەمانە وامان کرد بە پیشانی دنیای دەرەوەی دەین کە دەکرێتەوە کەسێکی کورد بی و مسلمان بی و پەنابەریش بی بەڵام لە هەمان کاتدا توانات هەبێ خزمەتی وڵاتەکە بکەی و بەشدار بی لە پرۆسەی حکمداری بەریتانیادا و لە سیاسەتی بەریتانیادا بۆیە ئەوە دەبێتە هاندەر هەموو خەڵکانەی کە باگراوندیان لە ئێمەوە نزیکە شەرنی هەر کورد بێ بەڵام دەکرێت خەڵکی باگراوند جیاواز و خەڵکی پەنابەر و خەڵکی مسلمان و خەڵکی دینی جیاوازتر بە ئەو قۆناغانەدا بڕۆن و لە ڕاستیدا بەرەو پێشتریش بڕۆن و زیاتریش بڕۆنە پێشەوە لەوەیە ئەو بارگرانی و قورسایی کە ئێمە پێدا ڕۆشتین خەڵکی دوای ئێمە بوان ئاسانتر بێ لە بەرەوەی سەردەمانێک کە ئێمە هاتوینە بەریتانیا وەک ئێستا جالی کوردی وەک ئێستا بەهێز نەبووە ئێستا زۆر سپاس بۆ خوای گەورە چەندان ڕێکخراوی گەورە و کاریگەر هەن کە تەسیریان و کاریگەریان لەسەر وشیارکردنەوەی کۆمەلگا هەیە و لەسەر وشیارکردنەوەی ئەو خەڵکانی کە تازە دێنەرە بە کەلتور و یاسا و ڕێساکانی ئاشنانین و ئێمە پێمان وایە ئەم کاری ئێمە بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر پیشاندانی نمونەیەکی جوانی پێکەوە ژیان و کارکردن هەتا ئەگەر باگراوندی جیاوازیش دەبێت. ئێستاش پێم باشە بچین سەردانی هۆڵی ئەنجومە بکەین لەو شوێنێک کە بڕیارەکانی لێ دەدرێن. ئێرە ئەنجومەنی لامبەفە لێرە هەموو ئەو بڕیارانەی کە پەیوەستن بە خەڵکی هەرێم و ناوچەی لامبەفەوە لێرە بڕیاریان لێ دەدرێت. ئەم ئەنجومەنە لە 63 ئەندام پێک هاتووە. ئەم ئەندامانە لە حیزبی جیاوازن و بڕیارەکان و یاسا و ڕێنمایی و مۆشنەکان هەمویان لەم ئەنجومەنە دەرەچن و هیچ کەسێک لە سەروی ئەم ئەنجومەنەوە نییە. ئەم ئەنجومەنە بینایەکی تاریخیە ساڵانێکی زۆرە دروست کراوە. ئەم بەشیان ئەو گەلەریە ئەوە بۆ میدیایە ئەوەی میدیاکار و تەلەڤیزۆن و ڕۆژنامە نووسانە لە کاتی ڕۆماڵکردنی دانیشتەکانی ئەنجومەن لەم گەلەرەیەوە دادەنیشن. گەلەری دووهەممان هەیە ئەوانە کە میوانن ئەو خەڵکانەی کە میوان بەشێک نین لە کۆبنەوەی ئەنجومەنەکە لەو پابلیک گەلەریەوە دەتوانن چاودێری و ئاگایان لە کۆبنەوەی ئەنجومەن بێ و ئێرەش ئەمایانەوە شوێنی پارێزگارە بەندە من لەوێدا دەنیشم لە تەنیشتی چەپم دوو ڕاوێژکاری پلە باڵای یاساییم هەیە لە کاتی کۆبنەوەی ئەنجومەندا کە هەر ڕاوێژێکی یاسایی هەبێ من ڕاوێژی یاساییان پێ دەکەم و لە تەنیشتی ڕاستمەوە دوو کەسی ئیداری لێن بۆ هەر ئیشکالێکە بێ هەر شتێکە بێ هاری کارمان دەبن و هەموو ئەو شتانێک کە پێیوەستن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی سەرکەوتوو لێرە ئامادەکراوە پێشتر ئامادەکاری بۆ هەموو ئەو شتانە دەکرێت کە پێویستن بۆ کۆبوونەوەکە. لەم ئەنجومەنە خەڵکی زۆری پێگەیاندووە لە ڕاستیدا
لێرە سەرۆک وەزیرانی بریتانیا سەردەمانێک لێرە ئەندامی ئەم ئەنجومەنە بووە جۆن مەیجەر لەوەیە زۆربەتان ناوی جۆن مەیجەرتان بیسپێ کە لە ساڵی 1990 تا 1990 بۆ 7 ساڵ سەرۆک وەزیرانی بریتانیا بۆ جۆن مەیجەر و یەکێکیش بووە لە ئەندازیارانی دامەزراندنی هێڵی 36 ناوچەی دژەفرین لە ساڵی 91 بۆ پاراستنی کوردستان ئەندازیاری ئەم پرۆژە یاسایە بووە جۆن مەیجەر ئەمە کورسی جۆن مێزەرە جۆن مێزەر لێرە دانیشتووە لە ساڵی 1968 ئەو کاتەیە کە لێرە بووە بەڵام ماوەی چەند ساڵێک لێرە ئەندامی ئەنجومەن بووە دواتر لە ساڵی هەشتاکان بۆتە ئەندام پەرلەمان و دواتر بۆتە وەزیر و لە ساڵی 90 بۆتە سەرۆک وەزیرانی بریتانیا واتە دوای 22 ساڵ کە وەکو ئەندامی ئەنجومەن لێرە هەڵبژێردراوە دوای 22 ساڵ بۆتە سەرۆک وەزیرانی بریتانیەوە سەرۆکی پەرلەمانی بریتانیا پێشتر ئەوەی پێشتر جۆمبەکی و لە ساڵی 2009 تا 2019 سەرۆکی پەرلەمانی بریتانیا باوی شەر ئەندام بووە لەم ئەنجومەنەدا و وەزیری زۆرمان هەیە کە لێرە پێگەیشتون لەو ئەنجومەنە ئەندام پەرلەمانی زۆرمان هەیە ئەم ساڵیش چەند دامێکی ئەم ئەنجومەنە کاندیدن بۆی بەشداری انتخاباتی داهاتوو بکەن وەکو ئەندام پەرلەمان و بەندەش یەکەم ڕۆژی دەست بەکاربوونم ئەم شوێنە بووە من یەکەم ڕۆژ کە لەم ئەنجومەنە دەست بەکار بووم وەکەندامی ئەنجومەن ئێرە شوێنەکەی من بووە و زۆر بە خۆشحاڵیەوە یەکەم ڕۆژی کارکردنمان لێرە بەڕێوە چووە و ئەم ڕۆژانەمان هەلەیاد ناچێت پێم خۆشە ئێستا هێندێک شوێنی گەشتیاری بچین سەردانیکەین وەک لەندەن ئای و دەوروبەری و ئەو من ناوچە گەشتیارانی کە لە سنووری ئیدارەی ئێمەدا هەن پێم خۆشە بیان بینین. ئەم شوێنێکی ئێستا ئێمە لێنی ئەوە پردی وەزمنستەرە و شەر لە پشمانەوە هەموو سنووری ئیدارەی لامبەثە ئێمە سەردەمانێک کە وەک پەنابەر لێرە دەژیاین و ئەو کاتانە تەمەنێکی بچووکمان هەبوو لە ڕاستیدا پرسایی و ناڕەحەتی زۆرمان بینی ئەم کاتانە هەر زمانیشمان نەدەزانی ئەوە بۆ ئێمە قورس بوو هەم فێربوونی زمان و هەم پەیداکردنی شوکار هەموو شتێک بۆ ئێمە تازە بوو کەلتورەکە بۆ ئێمە تازە بوو شێوازی ژیان و ئیشکردن هەموو شتێک بۆ ئێمە تازە بوو بەڵام سوپاس بەخوای گەورە ئێمە توانیمان خۆ لەگەڵ ئەو بارودۆخەنە هەموارەدا بگونجێنین و توانیمان فێری زمان بین و خوێندنمان تەواو کرد و الحەمدوللا و ئێستاش کە هاتووینەوە هەمان ئەو شوێنانەی کە سەرەتاکانی ژیانمان سەردانمان دەکرد بۆ کات بەسەربردن سوپاس بەخوای گەورە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە ئەمە ئەو کاتانەی کە سەرەتا ژیانمان بوو لێرە بە ناڕەحەتیەکی زۆردا ڕۆشتین و زمانمان نەدەزانی و هەموو کەلتور و ژیان و ئیش و کار هەموو شتێک بۆ ئێمە تازە بوو بەڵام ئێستا سوپاس بەخوای گەورە بارودۆخەکە گۆڕاوە و ژیانی هاوسەرگیریم پێکەناوە سوپاس بەخوای گەورە خاوەنی دوو مناڵم کوڕە گەورەکەم ناوی ڕەهایە و تەمەنی 10 ساڵە ئەو کچەکەشم ناوی ڕانیە و تەمەنی 8 ساڵە خوای گەورە تەمەنیان درێژکە لەگەڵ منداڵی ئێوە و هەموو لایەک و لە هەمان کاتدا ئێستا ئێمە بەرپرسیارەتیمان هەیە ئەو کاتانەی کە هاتووینی ئێرە چاومان لەوە بوو حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەستگیرۆیمان بکەن و هانماندەن و فێرمانکەن و لە خوێندندا نەبڕین و پشتگیریمانکەن بۆ هەموو ئەو کاروبارانەی کە کەسێکی تازە لە وڵاتێکی تازە پێویستێتی و سوپاس بەخوای گەورە ئێستا ئێمە پارێزگاری لامبەفینگ کە شوێنێکی زۆر گرنگی لەندەنە و شوێنێکی زۆر گرنگی بەریتانیایە و ئێمە سوپاسی خوای گەورە دەکەین کە ئەم بەخشندەی لەگەڵ ئێمە کردووە توانیمانە هەم خزمەتی خۆمان و هەم خزمەتی دەوروبەرمانکەین و هەم خزمەتی ئەم خەڵکەش بکەین کە ڕۆژانێک پشتگیری ئێمەیان کردووە و ڕۆژانێک هاوکاری و هەمەهەنگی ئێمەیان کردووە ئێمە کە ئێستا خزمەتی ئەم شارە دەکەین ئەم هەرێم و ناوچەی خۆمان دەکەین هەرزێکە دەیاندەینەوە بە هاوڵاتانی ئێرە بە خەڵکی ئێرە کە ئێمە دەتوانین خزمەتیان بکەین
بۆیە من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم بەرپرسیارەتێم وەرگرتووە و سوپاسی خوای گەورە دەکەم کە ئەو فەزڵەی بەسەر ئێمەوە هەیە. ئەمە نوێنەراتی هەم کورد دەکەین، نوێنەراتی مسلمان دەکەین و نوێنەراتی پەنابەرانیش دەکەین. بۆیە ئەو ئەرکە ئێمە قورسترا لە چاو کەسێک کە ئەو ئەرکانەی لەسەر نەبێ. من ناڵم خەڵکی کەش ئەرکەکانی قورس نییە، بەڵام ئێمە پێمان وایە دەبێت زیاتر خۆمان ماندووکەین بۆ خزمەتکردنی ئەو کۆمەلگای کە ئێمە تێیدا دەژین و ئەو کۆمەلگای کە بە سنگێکی فراوان بە خۆشحاڵیەوە هاوکاری ئێمەیان کردووە کە سەردەمانێک ئێمە پێویستمان پێ بووە. بۆ ئێمە هەرگیز لە بیریان ناکەین. لە ڕاستیدا بەریتانیا یاسا و ڕێساکانی لە تەواوی دنیا جیاوازن. یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە و خەڵکی بەریتانیا زۆر ڕێز لە یاسا و ڕێسا و کەلتورەکانی خۆیان دەگرن و بە تەقدیر و سەیریان دەکەن و هێندێک شت هەیە لەوانەیە بۆ لە چاو وڵاتەکانی دیکەوە بەسەر سوورمانەوە خەڵک سەیریان کە لێرە کە پارێزگارێک کە بڕوە بۆ سنووری ئیدارەی پارێزگارێکی تر دەبێت پێشتر مۆڵەتی وەرگرت پێ کە بەکاری فەرمی تەوان بەکاری فەرمی بڕوا بۆیە دێ پێشتر مۆڵەتی لەو پارێزگاری ئەو شوێنە وەرگرت پێ. ئەو مۆڵەتە وەکو دەتوانین بڵێن ڤیزە نیە، بەس وەکو ڤیزەیەک وایە کە مۆڵەتت پێدەدا تۆ بتانی بە سنووری ئیدارەی پارێزگارێکدا بڕۆی. پێشتر ئەو مۆڵەتە دەبێ وەرگیرابێت کە ئەو مۆڵەتە وەرنەگیراوێت پارێزگارەکە دەتوانێت بدنێرێتەوە دیپۆرتت کاتەوە بۆ سنووری پارێزگارەکەی خۆت و بەبێ پرسی ئەو پارێزگارە بۆ نییە بە شێوازێکی ڕسمی بڕۆی بۆ ئەو سنووری ئیدارەی ئەم شوێنە لە کاتی دەوامی ڕسمیدا، بەڵام ئەو کاتانێک کە بە ڕسمی نییە و هەروەکو گەشتیارێک بێدا دەڕۆی هیچ شکالێکی تێدا نیە. ئەو نمونە جوانە دیموکراسی بەریتانیا وای لێ کردوین کە ئێمە زیاتر خۆشەویستیمان بۆ بەریتانیا زیاتر بێ لەبەرەوەی تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان نەبووە ئێمە هەستمان بەوە کردبێ کە جیاکاریمان بەرامبەر کراوە و جیاکاریمان بەرامبەر دەکرێت هەتا ڕۆژانێک کە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتەش نەبووین و پەنابەر بووین لە بەریتانیا هیچ هەستمان بە هیچ جۆرە جیاکارێک نەکردووە بەگرە بە پێچەوانەوە زۆر جار هانیان داوین و پشگیریان لێکردوین و هەروەها هاریکارمان بوون لەوەی کە ئێمە بتوانین خۆمان دروستکەین و بەڕاستی نمونەیەکی جوانی دیموکراسی لە بەریتانیا نمونەیەکی جوانی پێکەوە ژیان هەیە. ڕۆژێک داوت کرابووین لە ماڵی شا چارلز و نوێنەری وڵاتانی زۆری لێبوو و ئێمەش بە نوێنەری و هەرێمی خۆمان لەوێ بووین و ناوچەی خۆمان بە نوێنەراتی لێ بووین. گفتوگۆمان هەبوو لەگەڵ سوتفە لەگەڵ قونسوڵی ئەمریکا لە بەریتانیا لە لەندەن. گفتوگویەکمان کرد باسی دیموکراسی ئەمریکا و بەریتانیا و ئەو دەویست وە پیشانی ئێمە بدا کە ئەمریکا نمونەیەکی ئایدیالی زۆر جوانە لە ڕووی دموکراسیەوە. لە ڕاستەوان لە ڕووی دموکراسیەوە زۆر لە پێشەوەن، بەڵام ناگەن بە بەریتانیا. لەبەرەوەی من وەکو دەڵە بەخۆشیەوە بە جەنابی کۆنسۆلم گوتم لە بەریتانیا ئێمە لە ماوەی 1 ساڵدا 3 سەرۆک وەزیرمان گۆڕی و کەسێک نەهاتە سەرجادە و هیچ ئیشکالێکمان دروست نەبوو. لە هەمان کاتدا شاژن وەفاتی کرد و شا چارلز هاتە جێگای ئەو هیچ کەسێک هەستی بە هیچ گۆڕانکاریەکی وانە کرد کە تەسیری لەسەر ژیانی خەڵک بێ و لە هەمان کاتدا وەبیری قۆنسڵم هێنایەوە کە لای ئێوە ئەو کاتێک کە ترامپ خەریکی کۆتاییەکانی تێرمەکەی خۆی بوو خەریک بە ئیشکالێکی گەورە دروست بێ. بۆیە ئەم پێم وابێ بەڕاستی بەریتانیا موفق بە لەسەرەوەی کە سەرکردە پێ بگەێنێ. ئێستا 100 سەرکردە ئامادەیە، 100 کەسایەتی ئامادەیە لە توانایدا کە بتوانێت ببێتە سەرۆکوەزیری بەریتانیا. بۆیە زۆر موفق بن لەو ڕۆدا ئەنوێ وڵاتەکان و هاوڵاتیەکانیان و خەڵکە سیاسیەکانیان بکەن بە سەرکردە و لە کاتێک دەکە وڵاتەکان پێویستی بوو بەکاریان بێن. لە ڕاستیدا ئەم نمونە جوانە باڵانە لە زۆربەی سێکتەرەکاندا ڕەنگی داوەتەوە. سیرکە سەرۆکوەزیرانی سکۆتلەندا مسلمانەوە بەرەچەڵک پاکستانیا و سیرکە سەرۆکوەزیرانی هەموو بەریتانیا بەرەچەڵک هیندی و ئێستا سەرۆکوەزیرانی بەریتانیا و چەندان پارێزگارمان هەن کە
مسلمان یان بەڕەچەڵک خەڵکی وڵاتی دیکەن یان چەندان خەڵکمان هەیە کە لە ڕاستیدا لە ئەنجومەنەکان ئەندامی ئەنجومەنن ئەندامانی پەرلەمان خەڵکی جیاوازن تەکلیفێک کە لە تۆ هەبێ کە کەسێکی دڵسۆزبی و بە ئەمانەتەوە ئەرکەکان جێبەجێ بگەێنی هەڵسەنگانی تو و پشگیری خەڵکی ئێرە و حیزب بۆ ئەوەی کە تۆ پلەیەک وەرگری تەنها توانای خۆتە هیچ شتێشکە نییە هیچ تەکلیفێشکیان لە تۆ نییە کەس لێن ناپرسێ باوکت چ کارەیە باوکت چی کردووە تەکلیفەکەیان لە تۆیە تۆ چۆن دەتوانی خزمەتی ئەو وڵاتە بکەی و چۆن دەتوانی بەشداربی لە بنیادنانەوەی بەریتانیا و لە بەرەو پێشچوونی وڵاتەکەی خۆت. و شتێکی تر هەبوو ویستم لەگەڵ ئێوەی خۆشەویست باسی بکەم کە ئێمە یادێکمان ڕێخستووە بۆ جینۆسایدی کورد کە هەم هەڵەبجە و ئەنفال و ئەنفالی بارزانیەکانیش لە خۆ دەگرێ لە میادەدا ئەو یەکەم جارە بەم شێوازە ڕێک دەخرێت. ئەم جۆرە یادانە گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە لەبەرەوەی لە بینایەکی ڕسمی حکومیدا ئەنجام دەدرێن وەکو ناڕاستەخۆ پێدانانێکە بە قەبارەی گەورەی ئەو کارە ساتانە و ئەم یادە تایدا خەڵکی زۆر بانکێش کرابوو و زۆربەی حیزبە و پارتە سیاسەکانی بەریتانیا بەشداریان تێدا کرد و وتیان هەبوو و نوێنەرایەتی پۆلیس و خەدەماتە گشتیەکان و نوێنەری ئەندامانی ئەنجومەنەکە ئامادە بوون و مۆمی ڕێز و وەفایان داگیرسان بۆ قوربانیانی ئەم کارە ساتە. Thousands of Kurdish people were killed and displaced. ئێمە لێرەداین یادی دەیان هەزار لە خەڵکی کوردستان کە کوژراون و ئاوارە بوون لەلایەن ڕژێمی عێراقەوە دەکەینەوە و هەروەها پێویستە ئەوە بڵین کە کۆمەڵگەی نێودەوڵەتی چاویان بەرامبەر ئەو زوڵم و داگیرکاریانە داخست بوو. بەخێر بێن بۆ ئەم بۆنەیە کە 36 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەیە. ئێستاش و با دەقەیەک بۆ گیانی ئەو کەسانەی کە شەهید بوون بوەستین. زۆر سپاس ئەتوانن دانیشتنەوە. ئێستا بە زۆر بەڕێز سەرباز بەرزنجی بێت و وتەیەک پێشکەش بکات. The Councillor Serbaz Berzinji, Mayor of Lambeth, to deliver his speech. ئەمڕۆ ئێمە ئەتوانین یادەوەری 36 ساڵی ڕابردوو بکەینەوە کە جینۆسایدێک بوو لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لە ساڵی 1970 لە ڕووداوێکدا ژیانی 1000 کەسی لە کوردستان لەناو برد. هەروەها دەبێ باسی پرۆسەی ئەنفال بکەین لە پرۆسێکی پلان بۆ داڕێژراو بوو بۆ جینۆسایدکردنی سەدان هەزار پیا و ژن و منداڵی کورد. پێویستە ڕێگری بکەین و نەهێڵین جارێکی دیکە ئەم کارە درڕندانەیە دووبارە بکرێتەوە. بەبێ گوێدانە ئاین و نەتەوە و ناکرێت دووبارە بێتەوە. ئەمڕۆ ڕۆژی هەینیە بەرەو مزگەوتێک دەڕۆین هەر لە ناوچەی ئیدارەی ئێمەیە
بناوي ستاوث لندن إسلاميك سنتر اللي عادة نوێژهێنی ئەنجام دەدەین بەڵام جاری وهەیە لە شوێنی کەش ئەنجام دەین بۆ مە هەر شوێنێک لە کوێ نزیک بین و کاتی لەو شوێنی ئەنجامی دەدەین و لەم مزگەوتە زۆر بەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان خەڵکی باگراون جیاواز خەڵکی وڵاتی جیاواز و زۆربیان لەم شوێنە کۆ دەبنەوە نوێژیان تێدا ئەنجام دەدەن و ئەو مزگەوتە تایبەت نییە بە یەک نەتەوە یان بە یەک قۆم یان هەموو خەڵکێکی ئەم هەرێمەی دەتوانێت بە ئازادانە بێ لە نوێژی خۆی ئەنجامدا نوێژی هێنی یان نوێژەکانی دیکەش. Ramadan Mubarak, my brother. Thank you. Inshallah. So to you. To your family as well. God bless you. Ramadan Mubarak, Sheikh. To you as well. Mubarak, inshallah. Ramadan Mubarak, my brother. Good to see you all as well. So, inshallah, Ramadan will be a happy time for everybody, and it's a time of reflection, of worship. خۆشحاڵین کە لێرەینە و بە خۆشحاڵیەوە ئەم مزگەوتە ڕاستش ئێستا شوێنێکی گەورەیە و خەڵکێکی زۆر هەڵدەگرێ و نوێژخۆنێکی زۆر لێرە جیان دەبێت تۆ شوێنی خوشکان و برایانیش هەیە و هەروەها دەرسیشی تێدا دەخوێندرا ڕۆژانی شەمە و یەکشەمە و ڕۆژانی تریش بەڵام داوای ئەوان کردووە کە ئەم شوێنە بڕوو خوێندرە و مزگەوتێکی تازەی لە دروست بکرێت و بە خۆشحاڵیەوە لای لامبەف داوای پلانینگەکان کردو پلانینەکەشیان سەرکەوتوو بووە بەو شێوازەی کە دیزاینە تازەکەی 1400 نوێژخێن دەبێتەوە بەشی ئافرەتان و پیاوانە و هەروە لە هەمان کاتدا خوێندنگەیەکیشی تێدا دەبێ بۆ دەرسی ئاینی و هەروە کۆمەڵێک شوێنی کەشی تێدایە وەکو دێبینن لە پلانەکاندا بەشی جیاوازی تێدایە بەشی نێرسەریشی تێدا وەکو ڕەوزەیەکە بۆ منداڵانی کە تەمەنیان بچووکە دێن لێرە دەرس دەخوێنن و کتێبخانەشی تێدایە و لە هەمان کاتدا شوێنێکیشی تێدا نەڵێن کۆفی بەس وەکو شوێنی ئەوەی کە ئیسراحەت و شتی تێ بکەنە خۆڵکانی کە نوێژ خوێن و هەم ئەو خوێنکارانی کە لێرە دەخوێنن ئیسراحەتی تێدا دەکەن ئەمە شوێنەکەیەتی وەکو کۆفی و چا خواردنەوە شتانەی تێدا دەبێت لێرە تێدا متبەقێکی تێدا وشتی هەموو ئەو شتی سەردەمیانەی کە مزگەوتێکی سەردەمیانە پێویستێتی لە پلانە تازەکەی تێدا بۆیە ئەو مۆڵەتی کە پێیان درراوە لە لایەن لامبەفەوە بۆ دروستکردنیەوە 3 ساڵیان مەجال هەیە بۆی دەست بە دروستکردنی مزگەوتە بکات دەبێت پەیڕە و ڕێنماییەکان بکەن ئەو ڕێمانەی کە بۆیان دانراوە بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی سەردەمیانە و ئەو موادانێکە لە مزگەوتەکەدا بەکردن موادی دۆستی ژینگە بن و هەروەها لێرە تەنها هەر نوێژی شوێنی نوێژ خوێندن نییە مزگەوتەکانی ئێرە دەوریان زیاتر هەیە لە نوێژ خوێندن وەکو کۆمیونیتی سنتەر و وەکو بڵێ سنتەری کۆمەلگاکە بەکاردێن خەڵک لێرە کۆبوونەوە و کۆنفرانسی لەو مزگەوتانە دەکان شوێنی کۆبوونەوەی خەڵک و کۆمیونیتی و کۆمەلگایە و هەروە لێرە ئەمبڵانسیشیان هەیە ئەو ئەمبڵانسانە بۆ گواستنەوەی مردوو و ئەو شتانێک کە پێویستە بۆ خەڵکانێک کە لێرە پێویستیان پێە بۆیە دەوری مزگەوت لێرە زۆر زیاترە لە هەندێک وڵاتیکەی دنیا و حکوومەتیش لێرە پشگیری ئەو جۆرە پرۆژانە دەکا لەبەرەوەی ئەوانە دەبنە هۆی لێک نزیک بوونەوەی خەڵکو و تێگەیشتن و پێگەیشتن و فێربوونی کۆمەلگا و هەروە لێک تێگەیشتنی نزیکتر و ئاسانتریش دەتوانێت دەستیان بە کۆمەلگاکە ڕابگا بۆیە زۆر گرنگە پەیوەندی و علااقاتێکی ڕاستەوخۆ لە بینی مزگەوت و حکوومەتدا هەبێ و لە ڕاستیدا لێرە پێکەوە ژیانی ئاینی زۆر زۆر ڕێز لێ گیراوە ئێمە مسلمانەکان لێرە زۆر قەدریان هەیە زۆر ڕێز لەیەک گیراون بۆ هەموو ئەو پەرست ئاینیانەی کە دایانوێت لێرەدا بیکەن هیچ ڕێگریەک نییە بۆ پێچەوانەوە ڕێزیشت لێ دەگرن و ئاسانکاریشت بۆ دەکەن و لە هەمان کاتدا هیچ بەرکەوتەیەک نییە لە بینی ئاینەکان ئەوە هەرڕێک بە تەنیژ لێرەوە دیواریان لەگەڵ کەنیسەیەک بەیەکەوە کەنیسێکی قەدیمە نازانم بەزەبت بەڵام دڵنیاییەوە چەند سەد ساڵێک قەدیمە و کەنیسێکە لە تەنیژێرەیە کەنیسێکی قەدیمە هەر دیواریان بەیەکەوە لەگەڵ مزگەوتەکەی بۆیە پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی و خەڵکی باکگراوند جیاواز و فکرە جیاواز هەموو جیان بۆتەوە هەمویان ڕێز لێک دەگرن و ئێمەی کە موسڵمانیشین وامان کردووە
کە ئەو خەڵکانی کە لێرەیە بە تەقدیرەوە تەماشامان لە بەڕێ پێمان وایە ئێمە بەشێکین لەو کۆمەلگایە و مادەم بەشێکین لەو کۆمەلگایە دەبێت بۆ خزمەتی گشتی چی پێمان بکرێ بیکەین و ئەوانە زۆر شتی ئێمە کۆمان دەکاتەوە خاکەکە کۆمان دەکاتەوە وڵاتەکە کۆمان دەکاتەوە مرۆڤایەتیش کۆمان دەکاتەوە بۆ ئێمە دەبێت بەڕاستی ڕێز لەو پێکەوە ژیانە بگرین کە هەمانەوە ئەو ئازادی فەراهەم کراوە بۆ هەموو خەڵکە ئاینە جیاوازەکان سی تەقدیرە. بیرهێنانەوە من بۆ ڕەوەندی کوردی ئەوەیە لە هەر کارێک کە دەیکەن دڵسۆز بن دڵسۆزی و نیەت پاکی وە بەردەوامی دەتانگەێنێتە لوتکە لە هەر بوارێکدا کە دەزانی توانات هەیە لەو بوارەدا اختصاص وەرگرە پسپۆڕی وەرگرە لەبەرەوەی لە هەر بوار و لە هەر مەجالێکدا کە بۆ خۆت حەزت پێبێ لەو بوارەدا بەڕاستی دەڕۆیە پێشەوە دەگەیە لوتکە. من زۆر جار تەکلیفم لێ دەکرێت بە تایبەتی لەو کۆڕ و کۆبوونەوە کوردیانە کە وەکو دەڵێ ئامۆژگاری گەنجەکانمان بکەین کە بێنە ناو سیاسەتەوە بەڵام من بە پێچەوانەوە ئامۆژگاری منەوەیە لە چ بوارێک لە هەر بوارێک ئایا پزیشکیە سپۆرتە فوتبۆڵە بزنسە لە هەر بوارێک کە دەزانی تواناتەیە لەو بوارەدا هەوڵ اختصاص وەرگرە لە هەر بوارێک دەک اختصاصت هەبوو دەدرەوشەیەوە وە دڵسۆزیش بە لە کارەکەتەوە بەردەوام بە. خەڵکمان هەیە لە بواری بزنسدا لە وڵاتە باگراوندی کوردیشیەوە زۆر چۆتە پێشەوە. خەڵکمان هەیە لە بواری ئەکادیمی لە بەڕاستی خەڵکی ئەکادمی زۆر پێشکەوتومان هەن لە بەریتانیا و دکتۆری زۆر پێشکەوتومان هەن زۆربەی نەخۆشخانەکانی بەریتانیا دکتۆری پێشکەوتی کورتەیدا پسپۆرە لە ڕاستیدا کات زۆر گرنگە بۆیە من پێم وایە هەموو ئەوانەی کە دایانەوێت لە هەر بوارێکدا اختصاص وەرگرن بە زووترین کات دەست پێ بکەن ڕاستە وەک دەڵێن هیچ کاتێک درەنگ نییە بەڵام لە هەمان کاتدا کاتێکی بێسنوورشی نیە زۆر جار هەیە دەگەیە قۆناغێک لە ژیانت لەوانەیە بگەیت بە هێندێک ئامان قرستر بێ بۆیە من پێم وایە تا بۆتان دەکرێت لە هەر بوارێک کە دەتانەوێ تێیدا اختصاص وەرگرن ئەمڕۆ دەست پێ بکەن مەی خەرەسپێنێ. لێرەوە دەمەوێت سوپاسگوزاری هەموو ئەو خەڵکانە بم کە بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پشتگیریان کردوم و زۆر سپاسی ڕەوەندی کوردی دەکەم بەڕاستی پشتگیری تەواوم بوون و کوردەکان لە هەر چوار پارچەی کوردستانەوە نامەیان بۆ ناردووم پەیوەندیان پێوە کردووم و نامەی دەستخۆشییان بۆ ناردووم و من بۆیە لێرەوە سپاسگوزاریانم بۆ هەموو ئەو هەڵوێستە مەردانەی کە لە منیان کردووە و من کوڕی ئەم گەلم کوڕی ئەم نەتەوەیم و هەموو کات شانازیم بە کوربوونی و خۆم کردووە و هەروها دەستخۆشی لە مسلمانەکانی ئێرەش دەکەم بەڕاستی پشگیرم بوون و زۆربیان لە زۆربەی بۆنەکاندا هاریکار و پشگیرمانن و شانازی بە پلە و پۆستی ئێمەوە دەکەن و سەردانمان دەکەن و ئێمە کە سەردانی و مزگەوتان دەکەن بە خۆشحاڵیەوە بە خێراتنمان دەکەن و پشگیریمان دەکەن.